ئێستا جاران ئەگە بیان وتایە فڵان کەس پارەی خەڵکی خواردووە هەر کەسەکە تەریق دەبەوە لە ڕووی نەدەهات بێتەوە ناو کۆمەڵگا. بەڵام ئێستا کە دەبینی لە تەلەڤیزۆنەکانەوە کابرای بێژەری پارەخۆر لەگەڵ ڕێزمدا بۆ هەموو ڕاگەیاندکارێکی باش و تیڤیەکی باش و بە حورمەت سەیرەکەی بە ترش و خوێیەکی پێوە دەکا فڵان کەس 1 ملیۆن دۆلاری خەڵکی برد لە بزنەوە حتا جۆ لە خەڵکی وەریگرت دەستی هەموو خەڵکەکەی بڕی زۆر بە چێژەوە دەیخوێنێتەوە یعنی وا لە خەڵکی دەکا پارەبردنی خەڵکو و دەستبڕینی خەڵکو و نەهێشتنی متمانە لە نێوان خەڵکە لە نێوان مامەڵەتیەکاندا هەر زۆر بەتامە هەر نەک هەر عیب نییە هەر کەناڵی فەزایی باسیشت دەکا هەر نەک عیب نییە و شتەریق مەبەوە ئەوەتانێ وای ترش و خوێ دەکا وەکو ئەوەی دەنگ و باسێکی زۆر ئاسایی و خۆشحاڵی بێ کە لە کاتێکەوە خەمباری دەوێت کەسێک چەند ملیۆن دۆلاری خەڵکی بردووە ئەبێت چەند ماڵی داخ کرد بێ چەند کەس کە عەقڵەکەی کامڵ نەبووە ئێستا داغ نراوە نەک بە دڵی خۆیە بە ژنەکەیە بە منداڵەکانیدا بە کەسوکاریدا بەوەی ڕەنجی چەند ساڵەی بە فیرۆش و ئازیزان چاولێ ئەگەر کەسێک خۆشحاڵ بوو زەردەخەنە هاتە سەر لێوت بەوەی کە کارێک ئاگاد لێنیەکە کراوە بڵاو دەکرێتەوە یان ئاگاشت لێ حەزت کرد ئەم خراپەکاری و فاحیشەیە بڵاو بکرێتەوە دەنگ و باسەکەی ببیسترێ ئیتر ئەوە لەو حاڵەتانەدا بەڕێزان تۆ دەبی بە مستحقی چی لەهم عەذاب ئەلیم دڵنیا بە سزایەکت بۆ هەیە عەذاب هەر بۆ خۆی یعنی سزای بەهێز ئەلیمەکەشی لەگەڵ یعنی زۆر زۆر بەهێز زۆر بە ئازار لەهم عەذاب ئەلیم هەر لە قیامەتە نەوەڵا فی الدنیا لە دنیادا پێش قیامەت في الدنيا والآخرة أما تاني قرآن تان كخوێندەوەیان بیستان لەسەر و شەبەوە شەی بوەستن والله هەر کەسێک کاتێک کە مسلمانێک ئابڕوو دەبرێ کاتێک کە کەسێک ئیفلاس دەکا کاتێک کەسێک کچەکەی تەلاق دەدرێ کاتێک کەسێک دوکانەکەی دەسووتێ کاتێک کەسێک کوڕەکەی لە خوێندنا سەرکەوتوو نابێ بۆ کۆمەڵە سفرەوە بۆی هاتوۆتەوە تووشی ناڕەحەتی دەرونی بووە تۆ زەردە هاتە سەر لێوت زەردەخەنەت کرد لاقرتێت پێ کرد لە دڵەوە خۆشحاڵ بووی دڵنیا بە هەر لەم دنیادا عەزابە بە شیدەتەکەی دەچێژی عەزابی ئەم دنیا خۆ ئاگر نییە خوا لەم دنیا ناتخاتە ئاگری جەهەنەمەوە عەزابەکەی چییە خوا دڵ و دەروونن ناڕەحەت دەکا بەخوا زەردەخەنەت لێ دەکا بە گریان بەخوا خۆشحاڵیەکەی ناو دڵت دەکا بە گرەی دەرونی خۆشت نازانی لەکوێوە تووشی ئەو دڵ ناڕەحەتیە بووی بڕواتە نەبێ بەرەکەت لە ماڵت هەڵدەگیرێ دڵنیا بن بەڕێزان وای لێدێ هەر کە سابەتێک دەکەی بەدەستەوە نایە والله عەزابەکەی دنیا کە بە ناڕەحەتی مسلمانان خۆشحاڵ بووی بەرهەمەکەی ئەوەیە هاوسەر لەگەڵ خراپ دەبێ گوێڕایاڵن نابێ منداڵەکانت عیبیان نەبوو باش ئەم ماڵە بۆوە ئاژاوی تێکەوت بۆچی هەمووی لێت هەڵگەڕانەوە بۆچی بێگوێیت دەکەن بۆچی سفرەی ڕەحمەت لە ماڵتان هەڵگیرە ئەو بەرهەمی ئەوەیە لەهم عەذاب فی الدنیا